خۆشەویستانمەم کاتتان باش بە هیوام زۆر باش بن تەندروست باش بن دڵخۆشم کاڵ لە پرۆگرامێکی دیکەی تامی سەڕێگا هاتمەوە خزمەتان بۆ پرۆگرامی ئەم جارەم بڕیارم داوە سەردانی کۆڕێ بکەم ئینجا نیشانتان دەدەم لە ڕێگای کۆڕێ چ شتێک هەیە تاوەکو ئێوە ئەگەر هاتن و سەردانی بکەن اینجا ئەم پرۆگرامە دەمە و ئێوارەیە من هاتوومە دەرێت چکە دەزانن هاوینە و گەرمایە و بەیانیان دوکان نییە لۆیە کردمە ئێوارە بەرنامەکەم ئێوەش لەگەڵم بن. اینجا خۆشەویستان هەر لە نزیک کۆڕێ مەطعەم شێرە سوار هەیە کە زۆر بەناو بانگە دەمەوێت بچم و بزانم چ هەیە لەو مەطعەمەی لەگەڵم وەرن تا مەطعەمەکی زۆر خۆشە شوێنەکەیان خۆشە. سەلام عەلەیکۆم باش کاکە ئەحواڵت کووە تەندروستیت کووە هەمووشت باشە بەخێر بێن سەرچاوان زۆر بەخێر بێن بەڕێزن لە پرۆگرامی تامی سەڕێگا هاتیمەکنەتۆ بەخێر بێ سەرچاوان بەرنامەکەم لە کۆڕێ و مەطعەم شێرە سواریش بەناو بانگە بزان لە بەرچاوها بەناو بانگە مەطعەمەکەتان پێشەچی بەخێر بێن سەرچاوم زۆر بەخێر بێن بەڕێزن ئەنگۆ وڵەهی ئێمە گۆشتەکەمە هەمووی خۆماریە بەخۆ قەسابین تقریبا بیست بۆم یعنی زاندێک زانیاریم کۆ کردیتەوە گوتیان لە باو باپیرانەوە لە باب و باپیران کۆویشە هەرمایتەوە واستان وڵەهی لە باو باپیران وڵی مایتۆ پشت بە پشت کە باوکم بۆ قەساب لە دوو باوکم براکانم ئێستا قەسابن ئێمەش چەند برانە ئەمە لەخوای بە زیادوی عەف براینە پێکەوە ئیشەکەین و هەر عەفتان قەسابن وڵەهی پێشترێ بەرێ ئێمە هەر هەموو لەگەر باومان ئیش کردیا ئێستاش براکان کەم لەم کچکەترن لەوێنە ئێستا مەهاتی نێرە کە مەطعەمان کردو لەبەرەوەی گۆشتەکان خۆماریە و ئێخۆیتن قەساب بوون لەبەرەوەی مەطعەمەکەشن کردو کە گۆشتێکی ئەنگو زیاتر بەکاردێنن مەسەلەن ئەوها ناوبانگتان ڕۆیە کە گۆشتەکەتان باشە ئێمە گۆشتەکە خۆماریە یعنی ئەم بەرخە ئەم گۆشتی بەرخە و گۆلکە و ئەوانێ بەرخ و گۆلکە زیاتر لەگەر جیشی بەرخێ کاری لەگە بەرخێ ئەو سار یعنی یەکچکە نەک مەڕ و ئەوانە بەرخی پار گۆشتەکەی گەورەترە تەمەنی زیاتر بەرخی ئەو سار ناسکترە چەند ناسکبی خۆشترە دی قەرە و بیتن بەتامترە زیاتر قەرە کچکە بی و قەرە و بی زۆر گۆشت خۆرنی مەلوێ زۆر زانیاری مەسەر گۆشت نییە وەڵام زانیاریم باشە لەخوای بە زیادبی بزانم ستان هەیە لە مەطعەمەکەتان لە مەطعەمی کەبابمان هەیە کەباب و جەرگمان هەیە کەی گۆشتمان هەیە جەرگی بەرخێ هەیە و گۆڵچێش هەیە جەرگم نەخواردێت بە چاوان ئێستا خزمەت دەکەین لێرانە لەگەر تکەی بەرخمان هەیە ئەوە ڕانی بەرخە بەرێ ئەوەش تکەی بەرخە جەرگەکەشمان هەیە ئەوڕۆ جەرگەکە گۆلکە بەس گۆرچێ ناسک خۆشە دەرەجەیەکە وەڵەهی زیاتر بەرخێن ئەوەترا بەس گۆلکەکە زیاتر لێرە کەس گلەی لێ نەبووە کەبابەکەش ئازرا کەبابەکەش بەرخ و دوونگە و بەرێ بەخۆم و براکەم و وەستا چشمانەیە ئەویش لێرە نییە بەرێ ئەوە ئێرە لە بۆ قاعەیە لە بۆ بووک و عافلات و بەرێ قاعێ لە بۆ بووک و عافلات و شتیا ئەوڕۆ بووکەکمان هەیە عادیقەچی خۆشمان هەیە لە خوارێ پارچە عادیقەچی گەورێ باخچەکە شەوان هەزۆر ساردا جەوەکی خۆشە یعنی ئێرە ماشەڵڵا لە هەموو جێکی ساردرە فێنکرا بەرێ گەشتیار دێن گەشتیا عەرەب دێتن وەڵەهی زیاتر جمعە و پێنجشەمان جمعە و پێنجشەمان زیاتر گەشتیا دێ بە زیاتریش هێوارێ شەوێ باخچەکەمان هەیە شەوان لە بۆ دانیشتنێ بەرێ هێواران ئێرە لە سەعات تقریبا 9 بەیانی 8 و 9 بەیانی دەکرێتەوە هەتا 12 شەو وەڵەهی ناوەڵە بەس لە نیوەڕۆ خواردمان هەیە یعنی سەعات لە 9 بەیانی خواردن عازرەبی هەتا 12 شەو هەیە خزمەتەکەم ئێستا دانیشن لە باخچەکەی هەر زۆر خۆشە تسێکەم نەشوور هەر بمینێەوە لەوێ هەند خۆشە باخچەکەمان تایبەتە ناوەڵە
دەمیز بڵێ ئەمن زەرگم نەخوایە زەرگەکە خزمەت دەکەم زەرگەچی دەرەجەیە کەبابەکی کەبابیش دەبی کەبابەکەش تاقیکەنەوە دەگەر گۆشتەکەی بزانە تامی چۆنە دەگەر جێگاکە پێت دەرم کووە زۆر بەخێر بێ باشدا دەنیشم چاوی دەستی تو دەکەم ئینشاءالله بەڕێز زۆر بەخێر بێ دەچمدا دەنیشم و چاوەڕێ دەکەم بزانم خواردنەکەی ئەو بەڕێزانە کووە ئەجەبەر لەوەی خواردنەکەی تاقی بکەمەوە لە بۆم ئامادە بکەن لێرە ئاهەنگێکی خێزانی هەیە لە باخچەی ئەم خواردنگەیە بووکو زاوایە پێم خۆشە بچم بیان دوێنم بزانم ئەو ئیشە کوو بووە شوێنەکەیان زۆر زۆر خۆش ینی شوێنی عەفلێ و ئاهەنگ و شوێنەکەیان بەڕاستی زۆر زۆر خۆشە ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا ئەوەم کچە جوانەی زۆر زۆر خۆشە عەفلەکەیان یەکسەر بچمە لای بووکو زاوە بەشکم شایەکیشیان لەگەڵ بکەم السلام عليكم يلا يلا بارسمەکەی بگرن ئەنگۆ ماشەڵڵا چەند جوانن السلام عليكم پیرۆزتان بی یا ڕەبی پێکەوە بەختەوەر بن ناوت چییە؟ نازەنین محمد میر خەمسووچی بزانم ئەو کتە جوانە لە چێ دیتەوە وڵا لە کولیەی یا ڕەبی پیرکەوە پیر و خەڕۆ بێنەر بەختەوەر کتێکی جوانت دیتەوە لۆ خۆت ئەرێ وەڵڵا لە دوورا هاتم گوتمە بووکە جوانەی پیرۆزتان بی بەختەوەر بن ئینشاءڵڵا زۆر خۆشحاڵ بم هاتمەلاتان و ئیزنتاندا بێمەلاتان زۆر سوپاسان دەکەم بەختەوەر بامە لە کاتی خەڵکی نەگرم لە خۆتان ڕستوەکەی بگرن هەروەکو باسم کرد لە مەطعەمەکە لە خواردنگەکە باخچە هەیە کە خەڵک دێن بخوان ئەوە ئاهەنگ دەگێڕن زۆر زۆر خۆشە جەم چەند حەزم لە شایە تخوا شایە چی بکەم؟ شای بە کالۆ ئاجەوەرە لەگەڵم دەچمە کنداک و بابی زاوە زۆر خۆشە عەفلەکەیان السلام عليكم باشن أحوالتان كواكي داجيان يا ربي بيوستان بيتن إن شاء الله بختور دبن فيكوا سلامت بي يا أخوة خوش بي يا أخوة بما بينتان بيم ليكتان كوا بخير بي سلامت بي يا ربي بخير بي زور بخير بي سلساو بري الحمد لله تحسكت هيا والله هاشتي وقتها بفرم لخوش يا أري والله وتي بخوز نتينا هادرت خوز بيها تازه هاتم لو لا دستم بحر باريني كره تاگيش ميره هنگك زور 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 الحمد لله الحمد لله ان شاء الله بختور دبل بريك بحسينا بخير بن سرساو سلامت بي يا اخوان زانت هستك تيكرك جنيدين يكم كرت جنيدين هستك زياز وخوشه وني يكم بوكت ان شاء الله امين نخشى لها مفرق تزوان انا بيتم شايدك تعين امين رازم حاسر ان شاء الله انا دعائك كوي مرازي عاصم يا رب برازن حاسر ان شاء الله بوكا كتو كركشت بختور بن بيكا ولا بريك بحسينوا زور زور خوشحال بم كإذنتان دابي ما هنگكتان زور زور خوشحال بم فاصل دكم ان شاء الله بختور دبن ممنونم دستان خوش بي زور سپاس خو حافظ صح حافظ دستان خوش بيتن ئاهەنگەکە زۆر خۆش بوو قسێک شایشم کرد بەس دەچم خواردنەکەی تاقی دەکەمەوە برسیم بوو بزانم خواردنێک لە خواردنگەکە چه هەیە چەند دەست و دڵیان باشە تخوا شیر نیشان دێنێ نەخشە لە توش بێتەوە لە دەستمەوەڵە خوا بەڕاستی والله شنقت كاش ديالي لا والله الشكاوية قدري خواه ايش خير ثاني زوج بالضبط عليه والله بس خوش بيوت لك عافية ان شاء الله سلامت بيا اخو ممنون تخوا چەند دەست و دڵیان باشە با پاقلاوە يلا اذا دادنیشم پاقلاوەکەی دەخۆم دوای کەبابیش تاقی دەکەمە بزانم جێکی خۆش فێنێک
چاوەڕێ دەکەم خواردنەکەم لە بۆ بێ. ماشاءالله خواردنەکەشمان دەستەکان خۆش بیتن. ئەی وەڵڵا دەستت خۆش بیتن یا ڕەبی خوا بەس تەمەشاکەن چەندیان ئەزیەت کێشایە دەستیان خۆش بی یا ڕەبی بەڕاستی زۆر زۆر ئەدینان ئەی وەڵڵا ئەوە تازە دەمگوکانان ئەی دەستەکان خۆش بیتن یەک قلدانە تاو بەسە بەزە من دەخۆم دەستەکانت خۆش بیتن ئەزت خوا کەباب و تکە و ئەوانە بەبێ ماستاو نەیخۆی باشترە یا ڕەبی دەستیان خۆش بیتن دەستەکان خۆش بیتن زۆر زۆر سوپاس دەکەم وەڵی پیا و برسی دەبی تەمەشایە و سفرەی بکە سەلامەت بی یاخوا ئەوە تەماتە بازی چۆرکەم لۆی کاکە ئەی دەستان خۆش بێ ئەو زە من تاقی دەکەم و تام دەکەم پێت دەڵێم کوبۆ وە دەکەم هەروە دەکەم دەستان خۆش بی با ماستاوەکەی بکەم بە فریشیان تێ کردیە یا ڕەبی دەستان خۆش بێت ئەزم کەباب ئەوە یعنی ماستاو ئەفەکەش دری زۆر خۆشە لەو خۆ عەفلە و شایی و ئەرێ وەڵڵا ئەنیش درم خۆش بۆ هەم خواردنە خۆشە لۆ دانایمە ئەرێ وەڵڵا زۆر خۆشە بەڕاستی ئەوە زۆر شیرنەوە مێشەنجی نانەوازم هێنانێ كباب يعني سماق زۆر بەتامە بەزی کەبابەکەیان زۆر خۆش بوو خواردنەکان زۆر خۆشە زۆر جوان لە بۆمیان ڕازاندیتەوە بەردەوام دەبم لە خواردن و تەواوی دەکەم و بەردەوام دەبم لە پرۆگرامەکە خواردنەکەم خوارد بەزی بەتام بوو دەمەوێت بچمە لای شتێفەکە و دەستخۆشی لێ بکەم گوتی بەڕاستی پێم برێت پێت خۆش بیان پێت ناخۆش ئەزانش قسەی ڕاست دەکەم يا ربي دستان خوش يا عافية بي بخير بسرسام بالريزم زور راملي لخزمات داينا سلامت بي يا والله دبي باش بي دبي ريك بيتشت اگر شكاي بكاي دبي بجواني بكاي اگر ايشي بجواني بكاي بتاكيدي بجوانيش دقا بري ويا هيك شتك بفرتو فين ناقات زي خو تاخيري دستان خوش بيتا سلامت بي يا اخوا شيف تاونيا هو وسطا بري وسطا كبابيو اموزا شابري او دانی هێواران دێتن خواردنەکەتان عائیلیە بەری عائیلی هەموو خۆمان
هەموو ئامۆزا و خزم و کەسێک دێنە ئیشەکەی پێکەوە دەکەن بزانمە تو گەنجە کو فێرەکە با بلێدان بوویانی لە بیداتی لە گەمەدا ئەلێرە کە دەستم پێکرد پێکەوە ئەیشتان پێکردی ناتانە ناو ئیشەکەی ئەو دەیزانی وەڵا ئەو ئیشەکە لە منداریەوە لە ناوە نەمداریەوە یاڕبی دەستان خۆش بیتە پێکەوە لێرە ئیشەکە بەڕێوە دەبین و بە خاوینی و ڕێک و پێچ و هەر بەردەوام بن هەر سەرکەوتوو بن ئینشاءالله بەڕێز زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان زۆر مەمنونم زۆر سوپاستان دەکەم زۆر مەمنون زۆر سوپاس مەطعەم شێرە سوار مەطعەم شێرە سوار دەکەوتە بەرامبەر دەبابان دەربەندی کۆڕێ پێرێ تا ئێستا بەتەواو بچمە بزانم ئەو مەسەلەی و دەبابانە چییە ئەوە وەختی خۆی ئەو دەبابانە کە لێرە لە شەڕی حزبی بەعشکا لێرانشکا شەڕەکە لێرە بوو ئەجە و دەبابانە بەجێمان ئێرە وەچی مۆنومنتە چیە لێرانە لێرە کەنیماشی ئەو شەڕی دەکات و لێ زمانی باسی زۆر بەخێر بن دەستەکانتان خۆشبی زۆر سوپاستان دەکەم زۆر خۆشحاڵ بووم زۆر سوپاستان دەکەم اینجا لە ڕێگای کۆڕێ کۆمەڵێک دوکان هەیە وەکو دەزان ئەم ناوچێ بەم خواردنانە بەناو بانگە نانە قەیسی و کوڕە چوزانم هەزار شت بزانم ئەو دوکانە زۆر جوانی ڕازاندیتەوە بزانم چی هێت ئەم تاقی بکەمەوە فەردەجیزە چیدان هەیە سەلام عەلەیکۆم باشی کاکە ئەحواڵت چەند دروستی کووە هەموو شت باشە خۆی بە زیاد بی ئینشاڵڵا هەر باش دەبێت ستان هەیە لە دوکانەی وەرە لەگەرم وەرە هەم ئەروەڵا لە دوو ڕاهاتم گوتمەوە زۆر ڕەنگاو ڕەنگە و دوکانە با بڕۆم بزانم هەموو شتێکتان هەیە بەڵێ ئەوانە جەلیە و ئەوانە زیاتر قاوەکان و ئەزیزانی ئەتوەرە ئەولا بێم قڵ دەستکەمێ بخۆم ئەمە زۆر حەزمە جەلیە برسیەیە خەڵک زیاتر داواکاری لەسەر چ هەیە وڵی زیاتر داواکەشتی کوردەواییەکەیە شتەوە ئەو شتانە زیاتر شتەکان هەیە سرکەکان شتەکان ئیچێندەرە سرکەکانی خۆماری مەتی خۆی خۆمانە لە شەخلاوی چی دیکە زیاتر ئەو کوردەواریانە ئەوانەیە ئاوی بنیشت و ئەوە شەربەت هێناریە بەڵێ ئەوانە شەربەتی هێناریە ئەوەشیان سرکەی سێوی ئەوانش خەڵک زۆر بەکاردێنی دەزانین لۆ باش ئەوانە زیاتر لۆ مەعیدە وشت و ئەوانە بەکاردێ کلیە و هەر بە خۆت لێرەی بەڵێ هەر بە خۆم ساعات چەند دوکانی دەکەنەوە وڵی هەشت لێرەی هەتا 12 و ئەو هەشتی سبەینێ بەڵێ زۆر باشە سبەینان زۆر شکرێتەوە بەرنامەکەم خستە ئێواران گوتم دوکان کەم هەیە سبەینان نا سبەینان لێرەینەوە لە زیاتر ڕۆژە گەشتیار زۆر مەسەلەن کنتان قەڵە باڵا زیاتر جمعان و پێنجشەمان هەر ئەو دوو ڕۆژە زیاتر نییە جمعان و پێنجشەمان بەڵێ گەشتیار زیاتر عەرەب زیاتریش عەرەب ئەدی کورد کوردەکان زۆر بەکەمی سەردانی ئەو لە دەکەن ئینشاءڵڵا خوا بازاریم لە یاچی لێم دەشتی تاقی بکەمەوە گەردەنم ئازاد بکە تاقی بکەمەوە بزانم خوا لۆقکە لۆقم لە چەند دەرە با لۆقمە شیرم بخۆمە چی خۆ ئەوەش لۆقمەوە نییە ئەو قاوەیە سنەتام بۆ ئەوە حەزم ئەلەوەیە ئەمن ئەوە باس و قسوخوانەیە زۆر خۆشە ئەم حەزم لەو لوقمێ نەها ناویجیزی تێدایە و سپیە و ئەگەیکە گلۆهینە خۆ ئەوە گەلە خۆشە یا خۆ سەلامەت بی ئەوە شیرنی ترشی زۆر ئەنتیکە دەبیتانی بە خۆتان دروست دەکەن ئەو شتەش زۆر خۆشەوە ئەوەیە ناوی چیە حەلوکە بەزەنگ و حەلوکەی پێدەن وڵای ئەمە شتەچکە پێدەرین بەس نازانم چیە هەڵوژە ئافەرین مەلێنە بووە بەجددی زۆر بەتامە خواردنی ئەو ڕێیانە زۆر خۆش و بەتام و شتی جیاواز دەبینی تاقی دەکەیەوە و هەنجینیشیان هەیە و حەلوا و هات خوا کێچیان حازر کردە بەس بکڕە و بخۆ هەن لە لۆقمی قەدیمۆمان دەکرد زۆر خۆش بوو برێ دوکانەکەت هەموو خوارد بڕۆ دەرێ سەلامەت یاخۆ دەست و دڵی زۆر باشە نانە قەیسەکەی دەخۆم و بەردەوام دەبم لە پرۆگرامەکەم
اینجا خۆشەویستان دوای ئەوە گەیشتمە کۆڕێ دوکانێکی گوڵی زۆر جوانم دیت زۆر سەرنجڕاکێشام با بزانم چه هەیە لەو دوکانە جوانەی هەر گوڵ و ئاوەدانی ئەو سەبەتە گوڵا لۆ من ئەی ماشەڵڵا گوڵە جوانەی کەس لێرە هەیە کاکە لە چێ خۆ لەناو گوران شارتەوە کو بدگەمێ کوی ئەحواڵتکەوە باشی تەندروستی باشە سەلامەت بێ یاخوا دوکانەکەت لە دوو ڕاست زۆر سەرنجڕاکێشام و یەکسەر هاتم بەرنامەکەم لەسەر کۆڕێ دەمێ بزانم لە کۆڕێتایە و چنیە و دوکانەکەی توش سەرنجی ڕاکێشام بەس پرسیارێکشم لۆ دروست بۆ لەوەس گوڵی سروشتی دنیامی ئیشەکەیمە زیاتر گوڵی سناییە لە چه دێنن ئەو گوڵانە ئەو گوڵانە زیاتر بخۆی لە سین دێتن دروستکراوی سینە گوڵدانەکان شەمان دروستکراوی ئیرانە توچەیە لێ من دەڕادێنە خۆ زیاتر لە بۆ دیکۆرات بەکاردێتنەوە یعنی خەڵک خواستی زۆر لەسەرە تقریبا ئەمە 12 ساڵ ئیشە دەکەین هەر لێرە دوکان تێ و 12 ساڵە بەڵێ 12 ساڵ لە 3 ساڵە ئیشە بازانم چنەوە ئەگوڵەک تێ نیشانمدا فەرموو ئەوە نێرگزە ئەو گوڵان ئێستا نێرگیز شەوی تەبیعی دروستکراوە لە بۆ جوانکاری ناوماڵ بەکاردێت بۆ دیکۆرات بۆ شوێنی بکوزاوە شتانە بکو زاواش دێن ئەو گوڵانە بنەها لە بۆ جوانکاری جێ دانیشتنیان بۆ شوێنی دانیشتن دەبەنیان بۆ دەستی لە بۆ دەستیش دەبن ئێستاکە زۆر خواست لەسەر ئەوەیە کە بۆ دەست دەبن بەڕاستی یعنی ئەو هەیە و یەکەم جارە ینی ئێستا جێم لێ بیتن کە گوڵی سناعی ببن چکار سروشتیان بردیان نه ئێستا زیاتر خواست کە تەستەرەوە چکە هەم جوانە بۆ یادگاری دەمێتەوە دەمێنێتەوە ئێکا ئەو گوڵانەی بکو زاوا دەبن ئەوانە هەون ئەوی تخوا وەرە وەرە یەک دەقە ئەزیەتش دەدەم ئەوە بینە خوارێ ئەوە ها ئەو پەمبەیە ئەو بلوختوڵی جوانە وشیویە وەنیە تەواو عین وچیویە عەفوان عەفوان ئەها چەند جوانە تخوا ئەو بووگەوەی دەبا لۆی دەڕازێنەوە وەڵڵا زۆر جوانە جیهانیان جوانترە هەمووی جوانە بەڕای خۆمە هەموو جوانە دەزانم تەمان بەڕای و بەخۆ دەفرۆشی هەمووی جوانە بەس کامیان خواستی لەسەرە ئەو شخصێکە لەسەری دەباتنیان بەکرێ دەبیان لۆ خۆی دەبا با پێشوازەکان زۆرە بەکرێ هەیە و بە ئازرش دەباتن گوڵسناعی گرانترە بەڵێ گوڵسناعی گرانترە بەڵام لەبەرەوەی تێک ناچێت یعنی چەپکە گوڵە بە چەندە ئێستا بە 8,000 هەڵە گران نییە ئێستا چەپکە گوڵەتی سروشتی لەوانەیە زۆر گرانتر بی بەڵێ تقریبا 5 ساڵ دەمێنێتەوە گوڵە تێک ناچێت وڵا دەمێنێت و بە زۆڵە گرانی نییە بەس گوتیان گوڵی سناعی گرانترە لە گوڵی سروشتی بە پێشوازەکان ئێستا هەیەکمان بە 100,000مان هەیە خوا کاتت خۆ 100,000 نیشان دەزانم کووە 100,000 بە گوڵی آخر مەبەستم گوڵی دەستی بووک بوو ئەویان لە بۆ ژووری دادنی جوانە ئایوەتەم زۆر سروشتیشە ئەو بخۆی دارەکەی تەبیعیە بامبۆیە بەس پەکەکان لە سنای دروست کردووە یعنی دارەکەی تەبیعیە ئەو پەکەکان سنای دەبەسەر دارەکەی تەبیعیە و ئۆپەرکانش سناییە لە ناویتاندانەیە وەڵی شتێکی زۆر زۆر جوانە دەزانێت تەسەکەکانمە بە خۆت چادەکەی هەندێک ماڵ هەیە گوڵی کەم لە ژۆرێ لێ دەژیتن زۆر خەڵەتی هادانێ بێمشکیلا شازانە زۆر جوانە توانین بۆ ئەرێ وڵات جوانە زۆر ئەوانش لە بۆ سیاری بکوزاوایەوە نییە لە بۆ زۆر شواز بکارێت ئەوانە هەیە ڕستەی لە بۆ دیوار دادنی لە بۆ شوێن کە لە بۆ سەق شۆی دەکەوە بە شوازانە چای دەکەی شێشی جوانە ئەرێ وڵی جوانە ئەو جێگە کامە ئەی دارێکی لۆ دارەکەی تەبیعیە باشە وەکو جواتە دیارە زیاتر تەبیعیتر دیار دەبیتن کام مەرکانەکانی مەرکانەکان لێت گوڵدانەکان ئەوانە هەموو شوازەکە بە خۆمان ڕێگەشتن شوازان وەڵە زۆر زۆر جوانە ئەوە چ گوڵەکە ئەوە چ گوڵەکە چ گوڵەکە ئەو بخۆی لە تەبیعی هەیە هەمویان ئێستا شواز تەبیعی ئاواز گوڵەکە بە شوازەیە چەند جوانت خوا ئەزش پەکەکەشی زۆر زۆر ئەی وڵا دەلۆم بکەوە با ببینە ئەو گوڵە لەسەر تەڵەب دروست کرایە لەسەر تەڵەب دروست کردیە بەڵێ ئێستا ئەو گوڵیان بخۆی لە ئەگەر سەرداری شمال ئێران کردیتن دەریاکە خاص ئەو گوڵانی تێدایە ئەو گوڵە بخۆی ناوکەکەشی دەخرێتن ناوکەکەش دەخرێ بێت تەبیعی بێ بماخۆر ڕسمە لەسەر گرتیە هەمان شواز لە سین هەمان شوان لوتیان لە سین و نییە بەڵێ هەمووی بە خۆت دەچی دێنیان تەڵەب دەکەی دەینین بخۆمان خۆت دەچی بخۆشمان لە شوێن کە دەینین بەس زیانی داواکەین باشتر ڕاوە دەسێنی بۆ ساڕەکەش بەس ئەو دوکانە هەیە لە کۆڕی گوڵی بەڵێ بەس دوکانێت تا بگرێت تا شەقلاوەش تا عزومەرە بەس دوکانە بەس بە خۆت بەڵێ
يا ربي ليش كان توانین کە هەیە صعب بچووک وەکو طبیعی بەزی تو گەورە بوو ینی سەرنجت ڕادەشێشێ گەربێرە دوا دابێت ساڵەوەشنە ڕاستە لەش تان ساغبی دیشاءله هەر زۆر سپاس. سەرکەوتوو بن ماندی نەبن سپاس کاتی خۆت بەخش بێ زۆر سپاس زۆر بەخێر بن زۆر سپاس دەکەم ئیندا خۆشەویستان ئەو خواردنگانەی کە نانم لێ خوارد هەموو باسییان کردکەوە گۆشتەکان لە قەسابی عەبدولسەمەدی هینەیە دەمەوێت بێمە لای و خۆی بدوێنم بزانم ئەو گۆشتەی ئەو کاکەیەی لە ئەوها بەناو بانگە کە ئەو مەطعەمانە هەمووی دێن گۆشت لێرە دەکڕن کۆمەسەلەکە سەلام عەلەیکۆم سەلام عەلەیکۆم باشی کاکە ئەحواڵت کوا بەخێر بێ سەر چاوە تەندروستیت باشە وڵا باشنە بۆ کوڵە باش وەڵڵاهی ئەمەش باشین لە خۆی بەزیاد بیتر ماندی نەبێ وڵا باشە خۆش سەلامەت بێ چیمە چەند خوارد مەطعەمی نانم خواردێ گوتیان گۆشتەکەی بەڵێ. لەتن کاک عەبدولسەمەدی دێنێ بەێ ڕاست بزانم گۆشتی تو چ مەحنەکی تێدایە وها خەڵک دێن لەکنت دەبا و گۆشتەکەی بەجە کەبابەکەم خوارد تشتی ئەو هەنەبوو مەطعەم شێرە سواری ئەرێ وەڵڵا لێوێن دەخواردم مەطعەم شێرە سوار و مەطعەم سۆفی هەیە بالضبط لە بەڵێ، هەردووکان مشتری کەبابم من. خواردیە بەرێ مشتریە منە گۆشتەکەی ئێمە خۆماریە وڵا ئی خۆماڵیە ئابەرێ خۆماریە عیوانی خۆماری دەکوژین و ڕۆژانەشە ڕۆژانە چ سەر دەبڕی مەسەلەن گۆشتی چییە وڵای ئەمە گۆلچی سەردەبڕین بەرخی سەرەبڕین دەگا جیشتی مەطعەمەکان زیاتر چ گۆشتەشی دەبن مەطعەمەکان بە زۆری بەرخ و گۆلچی دەبن بەرخ و- لۆ کەبابی بەرخ و گۆلکە ئێ پەراسوی بەرخی دەگا ئی گۆلچی پەراسوژ عین دەکەنە کەباب ئابەرێ ئەو پەراسوی چییە پەراسوی گۆلچێ دەگە پەراسوی بەرخی لۆ کەبابی ئێ دەگە دونجیش گۆشتەکەی لە چێ دێنی تۆ ئەمە عیوانەکەی لە مەدانی دەکرد لە هەولێرێ لێرە مەیدان نییە نەخێر مەدان لێرە نییە بەس لە هەولێری هەیە هەر لە کەلا. شتێری دەبڕی ناوەلە لە بەستۆڕی سەر دەبڕین قەسابخانە چنوێ کرای تۆ ئێستاکە ئێ دەبی لەوێ سەر ببڕین مەمنوع لێرە کوشتنەوە یان ئێستا ڕۆژان دەچی هەولێر عیوانی دەکڕی و بەرێ لە ڕۆژانە بەستۆڕی بەخۆی سەری دەبڕی بەخۆی شەموان هەیە ئێ دووشەمان چارشەمان مەدانی هەولێرەیە لۆ قەسابی کە عیوانی بێتێ بکڕین کە لەوێش دەکڕین بەخۆ لێرە جێمان هەیە لە مارێ بەڵێ دوسێ ڕۆژان دای دەنین ئەو جەدەبەی لە قەساقانە و ڕۆژە پێویست بوو ئەو لێوانەکەی دەبای سبینی گۆشتەکەمان لۆ دینەوە لۆتان دەینەوە بەخاوێن و باوێنی و بەرێ ئەم بەخاوێنی لە هەولێرش بوون گوتیان مادەم دەچێت کۆڕێ بڕۆکن قەساب عەبدولسەمەدی گۆشتی زۆر باشی بەخێر هەیە بێ سەر یعنی هەر ئیشەگەگەر بە خاوێنی بیکەی بە تەکیدی ناو بانگدا و هادەڕوات وڵی ئەمە عیوانە دەرەجێک نەبی ناکوژین و یان نخۆش بێ ئەو شتانە نیە لەکنەوە مشتری میشەوەنی هەمووی مامەستا و مهندیس و دکتۆر و ئەوانە نە بە زۆری ئەمەشا ئێستا کە قەساب نینە لەوانێ 100 سال زیاتر باپیرێ باپیرم وەڕەسێ لۆ مەمایتەوە مەطعەم شێرە سوار ئابەرێ برا براتەوە باسکی گوت ینی چەند ساڵە لە مامایتەوە بەرێ باپیریشم قەساب و باپیرێ باپیریشم هەر قەساب بووە وەڕەسێ هەر لە کۆڕێ بەرێ بەرێ ئەمە بە قەسابی بەناوبانگ هەرچ جێبرێ ماری عەبدولقادر قەسابی دەزانن ئەو باز ناکەم دەڵێ لە هەولێر گوتم دەچمە کۆڕی گوتیان بڕۆکن ئەو قەسابەی گۆشتی باشێ و بە قورعان ئەمە دەرەجەیەک نەبێ عیوانی نەخۆش ناکوژین و خاستن ئێستا کەش بێ دکتۆر و چشتەیە هە پێشتریش لە زمانی باریشم هەرویە چکە خەرکەمەوەمە دەناسیتن ئەبرێ فراکەس ماری عەبدولقادر هەموو دەزانن لە هەولێرێ لە هەموو جیانبرێ ئەو هەموو خەرک دەناس بی لە شتانسا بزانم گۆشتی لە بۆ چێن دەریکە دەنێری ئەچوون وڵی ئەمە مەطعەمێ گەریش لەکنەمە دەبا بێ خاری هەر لێرە بەرێ لەکنەمە دەبا مشتریە مەنا دوورگەری جێ شەلالی لێ دێت ئەویش بەرێ لەوێش مشتریە مەنا ئەو مەطعەمێ ئەو بەری سێچا مەطعەم لێرە نامیش لێرە گۆشت هەمووی لێرە دەبن ئەتویان دەکەی قیمە شنگلبانەش لەکنەمەی گۆش دەبرد پار تقریبا 1-2 سارەی بەرێ ئەوی شەر مشتریە من بوو
چەند مشتریە دیشنێ بەرێ دەست و درت باشە دەرەجە یەکێمە شتانەنی هەرێ وەڵڵا ئەمە شتێ خراپ ناکوژینەوە باشە ساعت چەند مەسەلەن دوکان دەکەیەوە تا چەند ئەگەر گەشتیار بێرەدا بێتن بێلۆ خۆی وەڵای ئێمە هەموو ڕۆژێ هەیە هەموو ڕۆژێ دوکان خاستن جمعە و پێنجشەمان دەبی هەر هەبیتن چکە مەزرعە و شتان هەموو مشتری ئێمەنا بزەڕ خەڵک لە ڕێ دێلۆ خۆی گۆشتی فرێش و خاوێن دەکڕێ و ئابەرێ هەمووی ئێمە بە زۆربەی بە تەلەفۆنە برێ ناسیارن تەلەفۆنم لۆ دەکەن لۆوان دادەنێن ئەیدی باشە پرسیارێک مەسەلەن لەوتی ئەو تونێ لە کرایتەوە بازاڕی ئێرە کەم نەبووە واللهی سەتان و هەتی فەرق کرد بەڕاستی ئارێ وەڵە لە کورتیدا ئێستا کەش بازارەکە هەبە عام بەخۆی بەرە و دابەزیە ئارێ وەڵا یعنی پێشا من لەوانەیە هەفتێ 100 بەرخم زیاترە کوشتووە بەس ئۆتیپار و پەیران زۆر کورتی کرد ئێستا کە 30 کوژین و هەفتێ لە 100 ئەوانە بوویتە 30 وەڵا زۆر فەرقی هەرو خاستن وتی شەڕێ داعشی هات هەر لە پاشانجی هەبەرە و نزمیە ڕۆژ بە ڕۆژ خراپە ئەو تونێ لەش زۆر تاسیری لە کۆڕێ کردە ئەگەر جادەک نێت و ناکۆڕێ هەر یەک یعنی بازار ئێرە کوشتێ بەڕاستی ئارێ وەڵا لەعنی لە قەسابی کردیتی بەس وهانە نییە بەس دوکانەکانی هەر زۆربەی قەپات بوونە ئارێ وەڵا لەش ستاغ بیتن ئیشاءڵڵا ماندی نەبی خوا بەرەکەت بخاتە ڕستەی هەموو لایەکەی هەر ئیشە من هەر بۆ دەڵێم هەر ئیشەک بە خاوێنی بکرێ بە تەکیدی بە خاوێنیش ناوبانگی دەڕوا ئەمە یەک هەندی یەک زەڕەش فێری تێدانێ بەخوا کابرا کوی دەبینی من تەکیدم ئەو هایە لە ناوبانگی ئەوها پەیدا کرد ئەگەر ئەوهانە بە ناوبانگەکەشی بەخوای یەکەکە قسەکی دەکرد بە قورعان ئەو زەوەیە برێگە کابرا تشتەی خراپ بە جارەکی دی تو ئێرە ڕاستەکەی ئەتوکەلۆی شارەزای من بە زۆری بە تەلەفۆنە کابرا دەرێ گۆشتم لۆ دانێ چەند متمانەی هەیە یەکسەر تەواوەتی دادەنێ ئەرێ وەڵای من ڕاست دێ دەبا لە هەرچی مشتریش بریایە جەبڕێک زوو هاتبان وڵی هاوینە دوکانەکان بەرەبەری نێڕوانی سبەینان نیە بەرنامەکەم خستە ئێوارێ دەبری ساعت 5 ساعتوان 6 هاتوان 5 و وەختانە مشتری لە ژۆرێ بە دەکەن شێرە سواری بووم کە باڵم دەخوارد عافیەتی سەلامەت بی یاخۆ دەستەکان خۆشوی زۆر سپاس زۆر بەخێر بێ مەمنون زۆر سپاس دەکەم با زیاتر لە کاتت نەگرم زۆر بەخێر بێ زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس اینجا خۆشەویستان هەروەکو دەزانی لە هەموو پرۆگرامێک سەردانی مزگەوتی ئەو شوێنە دەکەم کە بۆی دەچم کۆڕێژ بێبەش نییە لەم شتا لە کۆڕی مزگەوتی حاجی حەمید خۆشناو هەیە مزگەوتێکی زۆر جوانە باخچەی جوانی تێدایە ئەگەر گەشتیار بۆ خۆی لێرەدا تێپەڕ بێت بێگومان سەردانی مزگەوتە دەکات نوێژ و هەندێک پێداویستی خۆی لێرە جێبەجێ دەکات مزگەوتێکی جوانە پێم خۆش بە ئێوەشی نیشان بدەم خۆشەویستان لەو کاتەوە دەگەڕێم لە دوو چایەکی سەر ڕەژوو لە کۆتاییدا دیتمەوە بەرنامەی شەیمای بێت چای سەر ڕەژوو ناپی سەلام عەلەیکوم باش کاکە جان ئەحواڵە ماندی نەبی سەلامەت بی یاخوا تەندروستیت کوا هەموو شت باشە وای بەزیاد ئینشاڵڵا هەموو شت باش دەبیتە لەو کاتەوە دەگەڕێم لەو ڕێ هەتا چایەکەم دیتەوە قسمەتکە نەچوو بوو ئەچوو کوی باشی زانم ڕۆژانە ساعت چەندێ ئێرە دوکانی دەکەیەوە بەخوا ئێمە ئێستا هاوینە هاوینە دەوری ساعت 4 5 ئەو وەختانێت وەخت ئەمیش بەخۆم بەرنامەکە بەیانیان دەڕۆیشتم لە بەرنامە بەس ئێستا گوتم هاوینە بەخوای دوکان دێ با بکەمە ئێوارە بەرنامە چاچی خۆشم لە بۆ تێ دەکەیت دێڵە با چایکی خۆشی سەر ڕەژووی لە بۆم تێبکە زۆر خۆشە چای سەر ڕەژووی ئەو لۆ تامی فەرقی هەیە؟ وەڵا لەبە بۆنەکەیەوە ئاگرەکەیەوە دەستم نەخستێ حتما غاز شتەکە نا لێراتم وەیڕۆ شکر ئەی وەڵا چای غازی چەند هەزار دەسووتێ کابانەکە ئاگای لێ نامینێتە میوانێک بێتن مراکە چکە لەسەر دەکاتەوە وەڵای ئەمن وە ناکەم ئەمە 2 ساعت جارێک نوێ دەکەینەوە لێرە؟ خەڵک زۆر دێ مەسەلەن ئەوەی بکات چای بخواتن لابدار لە دوکانەکەت خەرچی زیاتر کورد بەعام چاخۆرم ئەرێ وەڵا جامە چەند چاخۆرم وەڵای لەوانە لە بەرنامە هاوین زستامی ئەوان هەر چاخۆیان هەدەخۆن ئەو کورسی مێزە زۆر جوان بڵێ لای بچین دابنیشین دەوەرە دەستیشم نەسووتێت خوا ئەو چای گەرمە دایتە من بەو هاوینە گەرمەی خوا زۆر جوانە
جێیەکەشت زۆر خۆشە کاکە سەلامت بیەخوا بزانم ئەو شتە جوانانت لە چێ هینایە بە خۆت کردیتت سێ بە شەشەکانی ئەلیرانە بە خۆم دروستم کردیان بە خۆ دروست دەکەی مەسەلەن چ بە خۆ دروستت کردیا مەسەرەن ئەو دارانەیە داری دیکۆراتە ئەو دارانی لە سیدانیشتنێ دانیشتنەیە مێزەکە؟ مێزە عینە بەرێ کورسی مێزە دیکۆراتی ناومارە ئەوەشتانە دوستەکەم هەمووی بە خۆت دەکەی مەزرع ئەوشتی یاڕبی لە سەعاتی ساغ دارە، بیتە دارە. لێرە هیچ نمونەکەیە تەمەشای بکەین ئاشتی زۆر جوانم هەیە دەوتە تەقیمەم هەیە تەقیمە و چی دیکە مەسەلەن چیکە دروست دەکەی ساعتی دواری هەیە عینە ساعتی بەداری دیواری ئێ چیکە وڵای شتم زۆرە دیکۆراتی دیوارشتم زۆرە ئیمارە ئی مەزرعی چی مەزرعان دەکەی مەسەلەن کورسی مێزی دروستەکەم باخچە و شتیانە بۆ چا دەکەی ئەوانە داری تەبعی هەمووی بە داری تەبعی لە چێ دەینێ و دارانە ئەو دارانە دەکرێت زیاتر دەکرێن لە چێن دەردەکڕی مثلا کابرا هەیە مەزرعی داری لێ هیشک بوو ئەوانەیە تەلەفۆن لۆم دەکەت ئەو دارای دەفرۆشتمەوە یان وەرە لە کۆرم کەم لۆ خۆت ببە ڕێگرتی هەم ئەو ئیسفادەکەی ئەوە توش ئیسفادەی لێ دەکەی ئەی زۆر باشە بزانم گەشتیار زۆر بێرە دادێتن مەسەلەن شتەکان لێرە دەفرۆشیوە لێرە دادنی یان شوێنێکی تایبەت نییە گەر شتەکانی خۆت لێ ببەی و ناوەڵ هەم دین ئێرانە چەند ساڵ دەستە و ئیشی کردیەوە ئیشی جاری بە خۆت حەزل لێ بوو فێر بوو کۆ و ئیشیا لودمایتەوە ناوەڵ هەر بخۆم یعنی حەزم لەوە عاشقی و دارەوە عاشقی داروشتی دار و بار و ئیشی دەستی ئیشی لەسا یاڕەبی لەش ساغ بیتە گوتە ساعت چار دێمە ئێرەوە نیە هەتا چکەنجە لێرە دەبێت هەتا دەوری دوازە یەک ئەوە هەتا زادە قەرەبارق بی بالضبط لەگە جاری داینە باش هەتا زادە قەرەبارق بی لێرە دەبی یاڕەبی لەش تا سابی جەیەکەشتان زۆر زۆر جوانە غەزە لۆ نەچینە دەک تەماشای ئەشیاکان بکەی بزانم چتان هەیە با چایەکەش لەگەڵ خۆم بینم تخۆ چایەکەش زۆر ئەدوت لە مایکەکەی بگرە یاڵە بزانم چ هەیە چ دروست کردی ئەو دارانە ئێستا هەرێک مرۆشتیش بکات داری چییە داری چە دار بەڕوو هەیە دارجیز هەیە دارجیز و دار بەڕوو لۆ گۆشت و تەقتەقی مشتوا دەبین ئەنی سەوانە تەختەقیمەنە بەر ئەوانە تەقتەقیمێ بەکاردێنین ئەوە دارتووە داری توی دارتوو دارتوو بڕک ئەوانە دارجیزن ئەوانە داربینە ئەو لە جوانینەها دەستێن سافکراینە هەمووی سافکراینە بیانەوانە لە جوانینە لە جوانینەوە ئەدی کامیان لە تەختەقیمە چێش تەقیمە چێش تەقتەقیمە ئەو لێ لەمدانەیە دار بەڕوو دارگەلک جوانە دەزانی بە زۆرشی دەوێت هەتا چادەکەی زۆر زۆری دەوێت کامە ئەوەیان ئەوە گۆشتی لە سەرور دەکرێت بەری ئەم خەفیفە لە ماری دەبی بەسەکە بتێت لۆ ئەوەی لۆ قسابان لۆ قسابانش ئەو نوعانەمان هەیە دەبێ ئەو گەورانە ئەبێ گۆرانی ئەدی قساب ئەدی ئەو بەکوندی لێت دەن دەرینەوە ئەوە گۆزنەوە گۆزە گۆزە لە ئێرانی دروست دەکرێت لەوێ دەردێنێ خۆشمان هەیە سادێ وی ئەوانەی خۆم ئەوانەی ئیشی خۆمان هەیە لە ژۆرەی نییە وڵای ئیشەکانتکەمەوە هەموو فۆلکلۆرینە بە خۆشی شتەکان دروست دەکە یەکسەر لێرە دایدەنێ جاری وای دەکردمەوە ئیشتش دەبینم کە غەریبە دەکردمەوە لێرە دادەنیم مەسەلەن سۆبێ قەدیمەکانە فانۆسە علاوەدین هەموو قەدیم جوان بوو ئێدە باشە لە شستاوی تەماندینێ بێ تاکەش بەڕاستی بەتاو تا ئێستا ڕۆژی بەخۆی زۆر زۆر دەستەکان خۆشی زۆر دەستخواستەکان بام چاکەم سەلامەت بی ئەخۆمن ئەجا هەر لەسەر ڕێگە هاتمە لای کاکسۆران دوکانی چەرەزات و ئەو شتانەی هەیە پێم خۆش هەندێک باسی ئەو باسوق بۆ بکەیت بخوای زیاتر ئەوانە پێشتی بەخێر بین ئەوانە هەمیان زیاتر تورکینە شەقلاوەیە ئێستا ئەو بابەتانە زۆربیان شەقلاوانە باسوق و سوزوقی پێ ئێستا ئەوەیان ترێ زیاتر ئەوانە بێشەکر دروست دەکەن کەلۆماندی دەڵێن بێشەکر بەس ئەمە بە بێشەکر بە 100 نافرۆشی ئێستا ئەوە ترێ ئەوە تورکیا بەڵام ئەویان ئێستا ئەبەت شەکریت نییە بێشەکرە بەس دۆشاوە ئەوە هەنجیرە برین بابەت ئەوە مووسڵاوی ئەوە زیاتر ئەگە لە 2 ڕۆژی ببینیتەوە ڕق دەبی ئەوانە شەر خۆماڵینە ئەوانە چنە ئەوە زیاتر تامی بنیشتی تێدەکرێت ئەوە دۆشاوە ئەوە شیرە ئێستا بەخۆی ئەوەیان بێشەکرا بەس ئەوەیان بێشەکر نییە
بەس ئەویان بە 100% بەبێ شەکر دەفرۆشین زیاتر ئەو ئای بەرچاوە زیاتر ئەوەن دەمەت حیدەکەی نابی تام بکەم ئەوانەی شەکریان شیرین نییە؟ ئەوە تقریبان کەم نانە زۆرە ناوی جوزی تێدەکرێت لەگە ترێ ئەوانش دۆشاییتە ترێ ئەوانە هەمویان ترێنە بەس چێ طبیعیە بە 100% دەفرۆشی بە زۆڵا خۆشە آخر طبیعیە ئەوانە ئەو بەشێکراسم لۆ لێ کۆباتە ئەو بەشێک ئەهم بزانە ئێستا فەرقە چیە فەرقەکەیان زۆر لە خواردنی لەمانەوەی هەمووی فەرقی زۆرەوە شیرنە وەنیا مەزە شیرن بەس ئەویان هیچ شەکری تێدا نیە بە زۆر باشە مەسەلەن شتێکی چەند دروستە یەکەک حەزی لێ دەبی لە خۆی لێ دەخوات ئێستا ئەلی لە بۆلایەوە ئەوانە هەموو مەحمەد شەقڵاوەنە هەموو دروست دەکرێت ئەوانەش تورکین خواستی زۆر لەسەرە بێعەت خواستی لەسەرە خەڵکێکی زۆر دەخوا هەم کورد دەخوا عارەب دەخوا یعنی ئەوەی کیفی پێبێ دەخوا یاڵەبی لەستان ساڵ میتن ماندوونە بە خۆ بازاڕیە مولایەک بدا زۆر زۆر سپاس دەکەم لە بۆ قسەکانت زۆر بەخێر بێ گەردەنیشمان زاتە برو بەرەکەتە دوکانی خۆیت سەلامەت بیا خۆشەویستان پرۆگرامی ئەمڕۆشم کۆتایی هات لە کۆڕی جوان شوێنێکی زۆر جوان بوو کە شەوایەکی فێن و خۆشیە بوو ئێوارەیە و زۆر کەشەکەی خۆشە هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت اینجا لە کۆمنت لە بۆم بنووسن پێم خۆشیە بزانم ڕای ئێوە بزانم کە پێتان خۆشە سەردانی کام شار و شارۆچکەی ئەم کوردستانە جوانە بکەم تا پرۆگرامێکی دیکەی تامی سەڕێگا خواتان لەگەڵ